سڵاوتان لەبێ بەڕێزان ساڵانە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە وەرزەکانی هاوین و زستاندا کێشەی کەمبوونەوەی کارەبا چەند بارە دەبنەوە. هۆکاری سەرەکی گرفتەکەش وەک بەرپرسانی کارەبا دەڵێن زیاد بەکارهێنان و زیادبوونی خواستی وڵاتیانە بۆ کارەبا. چەند ڕۆژێکی شەر لە بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان بڕی کاژمێرەکانی کارەبا کەم بۆتەوە لەگەڵەوەی هەرێمی کوردستان وڵاتێکی پیشەسازی نییە تا بڕێکی زۆری کارەبا بەکار بهێنێت. بۆچی تا ئێستا ناتوانێت بڕی پێویستی کارەبا بەرهەم بهێنرێت؟ هۆکاری کەمبوونەوەی کارەبا تەنها کەمی بەرهەمێنانە یاخود خراپی و لاوازی سیستەمی دابشکردن و کۆنتڕۆڵکردنی کارەباش؟ هۆکارەکەشی هەرچیەک بێت دەپرسین کەی کێشی کارەبا لە هەرێمی کوردستان چارەسەر دەبێت. بڕ و نرخی کارەبا تا چەند لە ئاستی پێویستی هاوڵاتیان و ڕەچاوکردنی گۆزەرانیاندایە. بەڕێزانم پرسیارانە و کۆمەڵی پرسیاری دیکەی پەیوەندیدار کە ئەوەی بەڕێزی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پەیجەکانی NRT لە ڕێگەی کۆمنتەوە بەمان دەنووسن لە دیوی دومی هەواڵ تاوتو دەکەین بۆ مەبەستە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز ئومێد ئەحمەد بەڕێوەبەری کۆنتڕۆڵی کارەبای هەرێممان کردووە. کاگومێت زۆر بەخێر بێیت، سوپاس بامەدەوەند. بەڵێ بەڕێزان دەتوانن ئێوەش پرسیارەکانتان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بۆمان بنووسن و بیرتان دەینەوە کە پرسیارەکانیشتان لەسەر شاشەی NRT دەردەکەون. کاگومێت چەند ڕۆژێک کە گرفتی کارەبا لە هەندێک لە ناوچەکانی کوردستان سەری هەڵداوەتەوە وەرزەکانی ڕابردوو، هۆکاری ئەم کەمبوونەوەی ئێستا چییە؟ بەڵێ خۆی باشتر وایە ئێمە باسی سەرەتایمان بکەین، سەرەتای مانگی 11 بەڵێ چونکم ئێمە لە کۆتایی مانگی دەیە تا 31 دەی مانگی ڕابردوو ئێمە نزیک 24 ساعت کارەبامان داوە. بزەبت داتاکان بەو شێوە لای ئێمە 23 ساعت و 27 دقیقە کارەبا لە هەرێمی کوردستان بە تێکڕادراوە. ڕەنگە مثلا لە شوێنێک ساعاتێک کارەبا نەبوو لەو مانگەیە بە تێکڕا بۆ ئیشوکاری چاکسازی و خۆ ئامادەکردن بۆ وەرزی زستان، بەڵام لە شوێنێکی تر ڕەنگە ئەو کوژانەوەی هەنەش بوو بێ 24 کاتژمێری بڵین بەردەوام بوو بێ، بەڵام بە تێکڕا 23 ساعت و 27 دقیقە کارەبا دراوە. ئەم 23 ساعت و 27 دقیقە کارەبایە بە دابشکردنی 1799 مێگاوات واتە نزیک 1800 مێگاوات ئەمە تحقیق بووە. بەڵام لە 5 ڕۆژی ڕابردووی با بڵێن لە 5 ڕۆژی یەکەمی مانگی 11 کە بزەبت لە یەکەوە بۆ 5ەکە بڵین ئەو 5 ڕۆژە بە بەرهەمێنانی 2332 مێگاوات ئێمە توانیمانە 21 ساعت و 11 دقیقە کارەبا بدەین. واتە وەزارەتی کارەبا 533 مێگاواتی ئیزافە کردووە بۆ ناو سیستمەکە وەکو توانای بەرهەم، بەڵام 2 ساعت کارەبا نزیک 2 ساعت کارەبا کەمی کردووە. ئەمە لە سەرەتای مانگەوە ئەم بڕی زیادکردنی تەنیا لەو 5 ڕۆژەیە لەگەڵەوەشی کەم بۆتەوە؟ بەڵێ. سەری ئەمە لە چیایە؟ ئەم داتایە بچیمان پێڵێ ئەمە پێمانەڵێ ئێمە لە وەرزی زستان و ئەو پلە با بڵێن ئەو پلە گەرمایی کە بە شێوەیەکی چاوەڕوان نەکراو دابەزی ڕوبەڕووی سەرمایەک بوونەوە، پێمان نەڵەیە کە لەم هەرێمەی ئێمەیە بەشێکی زۆری کارەبا لە وەرزی زستانە بۆ خۆگەرمکردنەوە و بۆ سەرچاوەکانی گەرما بەکاردێواتە ئەو سەرچاوانەی کە وزەی کارەبا دەگۆڕن بۆ گەرمی، بەڵێ هیتەرە، بۆیلەرە یا هەشتەکانی ترە، بەڵام زیاتر بە شێوەیەکی ئەساسی و کاریگەر هیتەر. کەواتە زیادبوونی خواستی هاوڵاتیانەکە. بەڵێ. ئێستا دواتر دەمەوێت زیاتر لەسەر ئەمە بوەستین زیادبوونی خواستی هاوڵاتیان، بەڵام لە ئێستا دەتوانن چەند کاتژمێر کارەبا بدەن بە دیاریکراوی؟ ئێمە بینە سەرەوەی کە لە ڕۆژی دوێنێ سعات 1:05 شەو گرفتێکی گەورە لە سیستمەکە ڕوویدا کە یەکەکانی وێزگەی هەولێری غازی بە کاملی کەوتن و ئەوەش بووە هۆیەوەکەوە سلێمانی غازیش بە کاملی بکەوێ و هێڵەکانی ئینتەرکۆنێکشن واتە هێڵەکانی بەستنەوەی تۆڕەکانی نێوان پارێزگاکانی هەولێر و سلێمانی و هەولێر و دهۆک لە یەک پشڕان. ئەمە تاوەکو شەوی ڕابردوو ڕوویدا، ئەمە بە شەوی ڕابردوو ڕوویداوە کە نەمانێت کاریگەرەکەی چەند ڕۆژێک دیاری ئەدا بە سیستمەکەەوە چون تا یەکەکان داغڵە بنەوە کاریان پێکرێتەوە. ئەو بڕێکاربایی کە لەم چەند ڕۆژە دراوە کە کەمیش بووەتەوە کەمتر دەبێتەوە بەهۆی نەخێر. ئێمە بە بەردەوامی ئەوەی کە هەمانە زیادی کردووە کەمی نەکردووە، بە بەردەوامی بەرهەمی هیچ ساڵێکمان لە ساڵێکی ترمان کەمتر نەبووە، بە بەردەوامی تۆڕی کارەبای هیچ ساڵێکمان لە ساڵێکی ترمان خراپتر نەبووە. ئێستا بم کێش و گرفتانی کە باست کرد ینی چەند کاتژمێر کارەبا هەیە بە تێکڕایی لە ئێستا ئەمەی دوای ئەم ڕوودانی کە ئەم حاڵەتی کە ڕوویدا ئێمە خوێندنەوەمان وایە کە ئەگەر پلەکانی گەرما بەم شێوەیە بڕوە
بەڕاستی ئەم داتایی کە بۆیە سەرەتا ئیشارتم بۆ داتایە ئەم داتایە یعنی داتایەکی خراپە یعنی مؤشرێکی خراپە بۆی کە ئەگەر پلەی گەرما زیاتر دابەزێ بەڕاستی کارە ساتە لە سیستمەکەیە چونکم مەبەست لە کارەسات ینی بڕەکە زۆ بەڵێ بەدڵنیایەکەم بێتەوە چکم ئێمە وەکو ئەرزی جەنابتم کرد ئێمە 533 مێگاواتمان لە 5 ڕۆژە زیاد کردووە لە جیاتی 533 مێگاواتە کارەباوەکو خۆی بهێڵێتەوە یان لانی کەم زیادیکە یعنی زیادیکە لانی کەم خۆیتە بێڵتەوە بەڵام 2 سعات نزیک 2 سعات دابەزیوە کەواتە ئەگەر پلەی گەرما زیاتر دابەزیێ تۆ ئیتر لە شوێنەکە ڕائەوەسی یعنی خۆتوانای بەرهەم محدودە ینی ئەوەی کە هاتەوە پێشبینی دەکەن بۆ مناگەرم بەم کێش و گرفتانەوە بڕوات ئەم وەرزستانە بەنزیکەیش بێ بۆ چەند کاتژمێر کارەبا بدەن بە وڵاتیان ئێمە بەڕاستی ئەبێ ئەم داتیانە بە تەواوی شیکەینەوە وەسیری پلەکانی گەرما چۆن دائەبەزن بەڵام ئەگە پلەی گەرما زۆر دابەزێ و بەم شێوەی دەستکراوەیە هیتەر و سەرچاوەکانی گەرمکردنەوە بەکار بێ بەڕاستی کاتەکانی بوونی کارەبا کەمتر بێتەوە کە ڕەنگە ئەمە ینی بەڕاستی هەواڵێکی ناخۆش بێ بۆ ئێستا گرفتەکە تەنها بەرەمهێنانی کارەبایە خو سیستەمی دابشکردن و کۆنتترۆلیکردنی کاربەژێکێک لە هۆکارانی کە ناتوانرێ وەکو پێویست و کاربای بەرهەم دەهێنرێت ینی بەکار بێنرێ وەکو پێویست گرفتەکە تەنها بەرەمهێنانە واسەحە ینی من بە جەنابتەم وت ئێمە وەزارەتی کارەبا لە تاسی وێشیدا بە 1990 مێگاوات بەرهەم و بەو تۆڕێی کە هەمانە گرفت و کێشەمان نەبووە و هاوڵاتیان نزیک 24 سعات کارەبایان هەبووە لە 5 ڕۆژ دوای ئەوە 500 قسوور مێگاوات ئیزافە ئەکرێ بەڵام کاتەکانی بوونی کارەبا کەمە بێتەوە کەواتە گرفتەکە لە خواستە نەک گرفتەکە لە ئیدارەی وەزارەتی کارەبا لە بەرهەمهێنان لە تۆڕەکانی لە دامودەجەکانی ئەو خواستە بە ڕێژەی چەند زیادە ئەو خواستە لە ستەندەراتی عالەمیە لە هیچ وڵاتێکی دنیاە لە 3 بۆ 5 شێ ناپەڕێنێ ئێستا لە وڵاتی ئێمەیە بەم شێوەی کە ئێستا هەیە تا ئێستا ئێمە لە 17 پوین شتێکمان تۆمار کردووە لە ساڵانی ڕابردووە بەس من بەم نوعی کە ئێستا ئەیبینم ئەو ڕێژەیە بەرزەبێتەوە بە نزیکی لە ئێستا ینی بڕی بەرەمهێنانی ئێوە بەو 500 میگاواتی کە زیاد کراوە دیارە نزیکەی 2300 میگاواتەیەکە بۆ حسابی ئێوە بێت 2332 میگاوات بەرەمهێنانی کارەبا بەڵێ خواست چەند یانیەوە بە شاڕونێکتان هەیە بۆ خواستی ینی چەند بەرهەم بهێن کە بتوانن لە زستان و لە هاوینی بەهۆی پلەکانی گەرما و پلەکانی بەرزبوونەوە نزمبوونەوەی پلەی گەرما و سەرما کار نەکاتە سەرەوە ینی ئێوە چەند دەتوانن بەرهەم بهێنن بەشی پڕکردنەوەی خواستی خەڵک بکات لە کوردستان بەڵێ ئێمە بێگومان ساڵانە وەکو ئەرزی جەنابتم کرد ساڵانە بەرهەم زیاد دەکات تۆڕی کارەبات بەرفراوانە بێ هێڵەکانی 132 وێزگەکانی 132 و ئێستا لە سەروبەندی وێزگەی 400 کە ئیسفادەیەکی زۆری هەیە بۆ سیستمەکە و بۆ توانای گواستنەوە و کەمبوونەوەی ڕێژەی ونبوون ئەوە کە پێوترێت لۆسس ئەم حاڵەتەی کە ئێمە کاری لەسەر دەکەین ئێمە ماسە پلان کار دەکەین وەزارەتی کارەبا پلانی هەیە و ماسە پلانی هەیە بەپێی ماسە پلانی ئێمە تا کۆتایی 2016 ئێمە بینە خاوەنی 6000 مێگاوات و بەپێی ئەو ماسەر پلانە تا 2020 ئێمە هێڵەکانی 400 kV و وێزگەکانی 400 kV مان تەواو بن کە هاوشێوە ئەبێ لەگەڵ تۆڕێکی کارەبای ستانداردی جیهانی هەموو ئەوشتانی کە هەیە بۆ بەرەو پێشچوونی سیستمی کارەباوە بە موئەسسەکردنی ئەو دام و دەستگایانەی با بڵێن وەزارەتی کارەبا ئێمە کاری لەسەر دەکەین بەڵام ئەوەی کە گرفتە سەرێکەکەیە بۆ ئێمە وەرزی زستانە کە کارەبا بەکاردێ بۆ جۆرێکی تر لە وزە بەڵام خەڵکیش دیارە حەقی خۆیەتی کە کارەبا بەکاربێنێ و پێویستیە ئێستا پرسیارەکە ئەوەیە لەم پلانەی ئێوە وەزارەتی کارەبا تا چەند ینی خواستی خەڵ ڕەشاو کراوە خواستی زیادبوونی خواستی خەڵمە بەسمەیانی ئەم پلانی ئێوە ینی زیادبوونی خواستی ساڵانی خەڵک لەسەر کارەبا لەکوێ پلانەکەدایە لەناو پلانەکە خواستی ستاندارد کە وەکو باسمان کرد بەڕەچاو کراوە ساڵ بە ساڵ بە شێوە استراتیژیەکەشی هەتا ساڵی 2020 بەڵام ئەوەی کە ناتوانێت ڕەچاو بکرێ و لە ئیمکانێتان نییە کە ڕەچاو بکرێ ئەوەیە کە کارەبا بەم شێوە دەستکراوەیە بەکار بێ بۆ خۆگەرمکردنەوە ئێمە چەند جار وتومانە مؤسسەی کارەبا وەزارەتی کارەبا بریتیە لە مؤسسەیەکی فەنی ئیداری بۆ
بەڕێوەبردننی سیستمی کارەبا بۆ دامەزاندنی وێزگەکانی بەرهەم و چاکردنی تۆڕەکان و بە بەردەوامی متابعکردن و سیانەکردنی. بەڵام پارێزگاریکردن لە وزەی کارەبا ئیشی وەزارەتی کارەبا نییە. پارێزگاریکردنی وزەی کارەبا بریتیە لە ئەرک و لێپرساوەتی دامودەستگاکانی تری حکوومەت، وەزارەتەکانی تر لەلایەنە پەیوەنددارەکان، تەنانەت خودی هاوڵاتی کە بە شێوەیەکی نیشتیمانیانە و بە ڕۆحێکی نیشتیمانیانە ئەو وزەیە بەکاربێنێت. چکم وزەی کارەبا سەرەتێکی نیشتیمانیە. چۆن خەڵکێک لەسەر شەقامەکان ئەبێ شتێک فڕێ نەدا بۆ ئەوەی کە بێ بە بارگرانی لەسەر کەسێکی تر هەڵیگرێتەوە، ئەبێ وزەی کارەباش دەستی پێوە بکرێت بە شێوەیەکی هاوبەشە نییە لە ناهەرێمی پێویستە هەبێ پێویستە هەبێ بۆ هەنگاوانانی وەکو وەزارەتی پەیوەندیدار. تەسەورم وایە لە پلانی نوێی وەزارەتە ئێمە چەند جاریش باسمان کردووە پێویستە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران های کۆمیتێک هەبێ، واتە کۆمیتێکی باڵا هەبێ کە تەواوی دەستگاکانی حکوومەتی تێدا بێ، وەزارەتە پەیوەنددارەکانی تێدا بێ، بە سەرۆکایەتی جەنابی سەرۆکی حکوومەت بێ یا جەنابی جێگیری سەرۆکی حکوومەت بێ و هەر هەنگاوێک کە ئەندرێ تایبەت بێ بە مۆزوعی وزە ئەوانە بڕیار دەربن لێی و بۆ ئەوەی کە کارەکان بەیەکاچوون و ڕێگری لە یەکتر نەکەن بۆ گرفتەکان بێکۆ چارەسەر. بەڵێکاکمێت بەردەوام دەبین بیری بینایی بەڕێزیش دێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە پیجەکان یانارتی دەتوان لە ڕێگەی کۆمنتەوە پرسیارەکانیان بنووسن. زانە شکر دەپرسێ پەیوەندی هەیە لە نێوان وەزارەتی کارەبا و سامانە سوشتەکان. پار ساڵێکێک لە گرفتەکان کە بوونەوەی سوتەمەنی بوو بۆ وێزگەکانی کارەبا. ئەم ساڵ و گرفتە نییە؟ تا ئەم دقەیە هیچ گرفتی ڕووی نەداوە و ئەو خەزانانەی کە ئێمە هەمانە هەمووی باشن. هیوادارین تا کۆتایی وەرزەکەش تا سەرماکەش تێپەڕێنین ئەو گرفتە ڕوون نەداتەوە. لە ئێستا هەموو شتەکان باشن. پرسیارێکی دیکە دەڵێ دەتوانن پێمان بڵێ کەی کێشەی کارەبا چارەسەر دەبێت. ئێوە ئەو گرفتانەی کە باستان کرد بەهۆی ئەم چەند ڕۆژەوە کە سەری هەڵداوە بەو گرفتی کە شەوی ڕابردووش ڕووی داوە لە وێزگەکان کەی چارەسەر دەبێت و کەی چارەسەری دەکەن بە یەکجاری کە لانی کەم دۆخی کارەبا باشتر بێت لەوەی کە ئێستا؟ وەزارەتی کارەبا نەوەستاوە و نابێ بۆسێ، چونکم ئەگەر یەک هەنگاو وەستا دوا دەکەوێت و ئەو کارەبایی کە ئێستا هەیە ئەگەر وەزارەتی کارەبا پلانی نەبێ بە بەردەوامی کار نەکات بە بەردەوامی بیر نەکاتەوە و پلان و پرۆژەی نەبێ ساڵێکی تر وەکو ئەمڕۆ کاتەکانی کارەبا زیاتر دابەزێ. بۆیە وەزارەتی کارەبا پرۆژەکانی ئیملاقن وێزگەیەکی 132 kV ساڵێکی پێچێ یەکەیەکی بەرەمهێنان کە بەتوانای بە کەپەسیتی 125 مێگاوات ئینشاکرێ ساڵ و قسوورێکی پێچێش بە شێوەیەکی زۆر خێرا، ینی کە چۆنەڵێ لە ژێر زەختی وەزارەت و خواستی خەڵکە. بۆیە ئەو پرۆژانەی ئێمە پرۆژێ ئیملاقن ئەگەر ئێمە سیرکەین لە ساڵی 2001ەوە بە خێرایی وەکو مێژوویەک سێری ڕابردووی کارەبا بکەین ئێمە قەیرانمان بڕی. ئێستا ئێمە لە گرفتین ینی قەیرانمان بڕی، چونکم ئێمە سەرچاوەکانمان بە زووکان و دەربەندیخان بوو. ئێستا ئێمە بووین بە خاوەنی زیاتر لە 3000 مێگاوات بەس لە توانای بەرهەمی وێزگە غازیەکان. کەی دەبین بە خاوەنی 24 کاتژمێر کارەبا لە شەو ڕۆژێکدا؟ بە بۆچوونی من ئەو خاڵی کە باسم کرد کە هەماهەنگیەک هەبێ لە بینی وەزارەتەکان کە خەمخۆر و وەکۆڵێ هەماهەنگ بن لەگەڵ وەزارەتی کارەبا بۆ پاراستنی وزە. بۆ نمونە ئەو بینا و تەلار و کۆشکانی کە ئێستا دروستەکرێ یەکەی نیشتە جێبوونەکان ڕەچاوی سیستمی عازلێت و ئینسولیشنی کاتە و بەرهەمێنانی کە ئێستا بۆ کارەبا هەیە ئەگەر بەو شێوەی کە خۆتان دەڵێن دابش بکرێ بەشی کوردستان نەکاوێت. بەڵێ بە شێوەیەکی ستاندار بەکاربێ هەموو پێداویستەکانی تاشی ئەم هەرێمە ئەوەی پێوەندی بچووکترین شتەوە تا گەورەترین تەکنۆلۆژیای ئەم سەردەما هەمووی بەش دەکات بە زیاییشەوە هیتەری لە دەربێنە. ئەوەی پەیوەندی بە پێوەری زیرەکەەوە هەبوو کە باسکرا دابنرێ ئەم پرۆژەی چی بەسەر هاتە تا چەند کاریگەری بوو لەسەر گێڕانەوەی ئەنی بڕێکی زۆری کارەبا؟ ئەو پرۆژەیە بەڕاستی هەنگاوی باشی بڕی و لە دوا قۆناغەکانیا بوو، بەڵام دوایی نازانم بە هۆکارێک ڕاگیرا، بەڵام بڕیارە کاری لەسەر بکرێتەوە چونکم ئەو پێوەری زیرەکە وا ئەکا کە هەموو کەسێک سەرپشکە بێ لەوەی کە چەند کارەبا بەکار بێنێ و بە قەدەری ئەوە پارەی کارەبا بە و ئەگەر التیزانی بە پێدانی کارەبا نەکرد بە بڵین
پێدانی پارەی کارەبانە کرد کارم پرۆژەی خۆتان و وەزارەتی کارەبا دەیکەن بەڵێ بەڵێ ئەو پرۆژەیەکە کەی یانین پرۆژێکی تەواو دەبێت خۆی هەموو شتەکانی هەموو هەنگاوەکانی تەندەرینگ و مەسلەی فەنیات و تێست و حتا لە مۆزوعی مەوقع لە ئەوروپا مەسەن لە ئەو وڵاتانەی کە قسەیان لەگەڵاکرا بوو هەمووی تەواو بوو بەڵام ئیتر لە دوا قۆناغەکانی بزەبت نازانم منی ئەو کارەکە ئیداری و مالی بوو چی بوو ڕاگیرە ئێمە بە هیوانی کە لە مۆلاکاری لەسەر بکرێتەوە و باز لەو دەکرا پرۆژێ جێبەجەکەین بەو پرۆژەیە نزیکەی 500 میگاوات کارەبا دەگەڕایەوە بەڵێ ئەو پرۆژەیە بەڵام کەم تەرخەمی نەکراوە لەوەی کە ئەم پرۆژێژ و خۆی نەکراوە بۆەوەی کەوەی کە لەسەر حکوومەت ویانی پەیوەندیدارە بڕی بەرەمێنانی کارەبا بەپێی پێویستدا بە وڵاتیان بزەبت من بۆیە زۆر ناچمە تەفاسیلی و مۆزوع ئەوە چکمەوە دەروی اختصاصی منەوە سەکتەرێکی تر هەیە کە مەسئولە لێی پێم خۆشە ئەگەر مەسەلەن حەزکەن متابعی ئەو بابەتە بکەن خەڵکی تایبەتمەند هەیە لە وەزارەت کە لەناو ئەو پرۆژەیە بووە لە ئەلفێ و تایایی بەڵام من ئەوەی کە وەکو کارمەندێک وەکو پسپۆرێک لەناو وەزارەتی کارەبایە کە دوور و نزیک ئاگام لێ بوو بێ هەموو شتەکانی تەواو بوو بەڵام ئێوە کە بەڕێوەبەری گشتیشن لەوێ ینی نازن هۆکارەکەی چی بووە وەڵی بزەبت نازانم من وەکو بەڕێوەبەری کۆنتترۆلی کارەبای هەرێم هەستاوە بە ئیشەکانی خۆم وەگەر مەسەرەن بە دوور و نزیکێکیش لە کۆبوونەوەیەک یا لە مناسبەیەکە ئاگام لە تەفاسیلەکانی بوو بێ ئەوەندە بووە کە زانیم کە هەموو شەکان تاوا بووە بەڵام دوای ڕاگیرە بە هیواین کە ئەوە جارێکی تر کاری لەسەر بکێتەوە ئەو پرۆژێژە پرسیارەکە تو دەڵێ کەواتە چاوەڕوانی خراپبوونی کارەبا بکەین نەک باشتربوونی بە پێی وتانی بەڕێزت بێ من مەگەر نەموت پێم خۆش نەبوو کە ینی ئەمە بێتە هەواڵێک بۆ دڵناخشکردنی هاونیشتیمانیان و هاوبەشانی کارەبا بەڵام پێم خۆشە بێتە حافزێک بۆ ئەوەی کە هەموو هاوبەشێک هەموو هاوڵاتێک لەم هەرێمە دەست بە کارەباوە بگرێ بە قەدەری ئەوەی کە پێویستی پێێتی بەکاری بێنێ ئێمە قەت نەمان تۆ کارەبا بۆ ئەوەیە تۆ بەکارینی ئەو پلانی کە ئێستا ئێوە بۆ بەرەمهێنانی کارەبا هەتانە باسان لەو کرد کە خواست بە نزیکەی لە 100 زیاد دەکا لە 120 زیاد دەکا بەڵێ کەواتە بڕی بەرەمهێنان لە 100 چەنە بڕی بەرەمهێنان ئەبێ لە 120 بێ بەڵام ئەبێ بە لە 120 بێ ئێستا من بۆ جەنابتە ڕوونەکەمەوە ئەمە علمە ینی ئەمە اقتصادە بڵێ حکوومەتێک میزانیەکەی مەسەن ژمارەیەەکە ئەکرێ بیدا بە وەزارتێک و ئەنتر دانیشن ینی شتەکە لە منطق و لە ئێرادەی حکوومەتی هەرێم دەرەچێ ینی ئێمە ناتوانین ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بوجەکەی بۆ نمونە 12 ملیار بێ وەزارەتی کارەبا 6 ملیاری بەرێ ئێمە بە سوتەمەنی بەسەر چاوەکانی سوتەمەنی بە بوجەی بڵێن ئەو میزانەی کە هەمانە میزانەی تەشغیلی و بە ئەوانەی ئیستثماری 3 ملیار و 650 میلیۆنمان خەرج کردووە لە ساڵ 2013 ینی ئەمە ئەبێ هەمومان وەکو تاشێکی ئەم هەرێمە ئەمە لە بەرچاو بووین کە ئەمە ژمارەی گەورەیە و دوجا و پارەی ئێمەیە ئەگە بۆ کارەبا نەڕوا بۆ پرۆژێکی تر ئەڕوا کە خزمەتی ئەم هەرێمە ئەکە ینی بەفێ ڕۆچوونەکەی کە ئێماڵی نەبێ هاونیشتیمانی ئەم هەرێمە دەست بە کارەباوە بگرێ قسەکە لەویایە بڵێ ئەو بڕە پێویست بۆ کە حکوومەت لە بودجە بۆ وەزارەتی کارەبای دابین کردووە بەڵێ ئەو بڕا کە ئێستا لە زال بەردەوامە کەواتە ئێستا ینی بڕی بەرەمهێنان لە 120 بڕی بەرەمهێنانی کارەبا ئەو هاوشێوەی خواستیات بوونی خواستەکە پێشتر کە ڕێژەکە کەم بوو بۆ جەنابتم باس کرد ئەگە بڕێنەوە بۆ ڕابردوو لە 2010 ئێمە دەستمان کرد بە دامەزانی وێزگەکانی وەبەرهێن با بڵێن لە ڕێگەی وەبەرهێنەوە وێزگەی بەرەمهێنانمان دەست پێ کرد ئەو کاتە خواست لە 100 دەبوو 100 بوو لە 100 دەبوو دوای سەرکە بۆ 12 دوای سەرکە بۆ 15 حەڤە و پوینت شتێک ئێستا بە خوێنەوەی ئێمە گەیشتە 20 بڕی بەرەمەکەش هاوشانی خواستەکە زیاد بە بەردەوامی زیاد دەکا و ئەم زیادبوونە زیادبوونێکی نا ئاساییە کاکە لە هەموو دنیاە کارەبا بەکار نایە بۆ خۆگەرمکردنەوە و ئەگەر لە وڵاتێک دیشا بەکار بێت ئاساییە تۆ هیتەرت هەیە بەکاری بێنە کاتێکە سەری مانگ ئەیبینی مەسەر لە وڵاتێکی بۆ نمونە دراوسیە یا لە وڵاتێکی ئەوروپیا ئەو کەسە کە کارەبا بەکارهێنێ سەری مانگ کە بیڵەکەی بۆیەتەوە سیرەکە $500 بۆ هاتۆ یا $600 بۆ هاتۆ دوای خۆی وازی لێ هێنێ بەڵام خەڵک چارەسەری چییە گە بۆ گەرمکردنەوە لە کوردستان کە کێشی هەیە خەڵک چارەسەری چییە ئەو پرسیارە بەکارهێنێت پرسیارێکی جوانە هاو نیشتیمانی ئەو سوالە ئەکا ئەو جنابەت ئەو
سوالی جەنابەتی هاو نیشتیمانیەک ئەڵێ من ئەمە بەکارنیانم ئەی چی بکەم ئێمە لای خۆمانە داوامان لە لایەنی پەیوەنددار لە وەزارەتی سامانە سروشتەکان لە هەموو ئەوانەی کە پەیوەندیان بە ئەو بابەتەوە هەیە داوامان کرد بۆ کاکە پێویستە لە وەرزی هاوینە پێداویستەکانی هاو نیشتیمانیان لە سوتەمەنی تەختێ بکرێ بە شێوەیەکی ڕێکوپێک بەشیشی بکە و لە جۆرە لە جۆرەکەشی جۆرێکی باش بێت چکومەگە جۆرێکی خراپ بێ بۆ تەسی لە تەندروستی بکە زۆپاکای کوژێنتەوە بۆ ئەو شتێکی ئاسانە دەست بە دوگمەیەکانەیە کارەبایە و دایەگرستێنێ و هیتەرە بەڵام ئەبێ لە هەمان کاتیشان نرخەکەشی هەرزانتر بێ لە کارەبا یعنی ئەگەر نرخەکەی هەرزانتر نەبێت لە کارەبا یعنی ئەمە شتێکی نۆرماڵە هەمومان واکەین ئەگەر شتی هەرزانتر بێ هەمان پێداویستیمان بۆ جێبەجێکە هەرزانەکە بەکارهێنی ئێستا ئێوە باستان لەوە کرد پلانتان هەیە لە وەزارەتی کارەبا و بۆ بەرەمێنان بۆ کۆی بوارەکانی پەیوەندی بە کارەبا و هەبێ کەواتە هیچ دڵنیایەکتان لا نییە کە کەی کێشی کارەبای هەرێمی کوردستان بە تەواوی چارەسەر بێت بتوانرێت لە هەر چوار وەرزەکە 24 کاتژمێر کارەبا بدرێت بە هەوڵاتیان ئەنی شتێکی لەو جۆرە بە چاوڕۆشنێکی لەو شێوێتانی لە ئێوەش ئەو بە چاوڕۆشنی ئێمە کە کارمان لەسەر کردووە ئێمە ئاسۆیەک هەبووە ینی خاڵێک هەبوو دایمە چاومان لێی بووە کە تحقیقکردنی 24 کاتژمێر کارەبایە بۆ هاوڵاتیانی خۆمان وە بگرە کارمان لەسەر کردووە کە یەدەگی بەرهەممان هەبێ و یەدەگی تۆڕەکەمان هەبێ کە بە ئیستلاحە هەندەسەکەی پێڵەن کۆنتنجنسی واتە ئەگەر هێڵێک کەوت تۆ لە ماڵی خۆتە هەر هەستیشی پێنەکەی ئەگەر یەکەیەکیش کە و هەر هەستی پێنەکەی ئەمە پلانە بەرنامەیە و بۆ جەناتم باس کرد لە ناو ماستەر پلانی وەزارەتی کارەبا جێ کراوەتەوە و ئەم ماوەیەکی زەمەنی هەیە بۆ ئەم پلان و بەرنامەیە لە ناو ماستەر پلانەکە ئێمە جێبەجێ بکرێت لە 2016 بەرهەمەکەی تەواوەکەین کە ئەگەینە 6000 مێگاوات و تەسەوەرمان وایە لە ساڵی 2016 خواستی هەرێمی کوردستان ئەگەر لە 6000 کەمتر نەبێت لەوە زیاتر نابێ 2016 دەتوانین بڵین کێشەی کارەبا چارەسەر دەبێت بەڵێ بەڵام لەگەڵەوەشە بە لە بەرچاوگرتنی ئەو خاڵانەی کە باسم کرد کە وزەی کارەبا بە شێوەی شارستانیانە بەکار بێ و سەرچاوەکانی گەرمی نەگەڕێنەوە بۆ کارەبا بە پلانەکەتان تا ئەو کاتە ینی پێوەری زیرەکی شەبێ کۆتایی پێبێن بۆ ماڵەکان پێوەریەوە ئێمە لەو ئەگەر ئەمانە تحقیق بن لە ساڵی 2016 تا ساڵی 2020 تۆڕی کارەبای هەرێم ئەوێ بە تۆڕێکی ستانداردی هاوشێوەی تۆڕی کارەبای وڵاتانی پێشکەوت بەڵێ کاک ئەحمێد پرسیارێکی زۆرمان بۆ هاتووە لە تۆڕی کۆمەڵاتی فێسبوک بەشێکی زۆری پرسیارەکان لە چوارچێوەی پرسیارەکان ئێمە لە بەڕێزان کرا بەڵام پرسیارێک دەڵێت چارەسەر چیە بەو لادیانەی کە هێشتا کارەبای نیشتیمانیان بۆ نەچووە لە بەرنامەی وەزارەتی کارەبایە من ئەوەی ئاگام لێ بە دوورونزیک گەچیەوە دەرەوەی سەکتەرەکەی منە کارەبا بۆ زۆربەی ناوچەکان ڕۆیشتووە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی پارێزگاکان و بەڕێوەبەرایەتیەکانی کە لەکەونەوە سنوورەوە کاری بۆ کراوە لە ناو پلان و پرۆژەکان جێگەی کراوەتەوە تەسەوورم وایە لە هەر شوێنێک با بڵێن خەڵکێکی نیشتەجێ هەبێ و وێزگە و وێزگەی گۆڕین هەبێ ئەگەر نەش بێ لە پلانە هەیە ئەو کاتە کارەبایان پێگا من بە نەزەری من ئەو ناوچەی کە هێشتا وێزگەیەکی مەسەن 132 یا 33 لێ نییە لە پلانە هەیە کە بۆی دامرێت کە بۆی دانرا بە ئۆتۆماتیکی هەموو ئەو فیدرانی کە لەو وێزگانە دەرەچن بەشی ئەوانیشی تایە بەڵێ ئێستا سەرەتا باسی ئەم کێش و گرفتانەمان کە لەم چەند ڕۆژەیە بۆتە هۆی کەمبوونەوەی کارەبا کەی ئەم کێشانە چارەسەر دەبن تا لەم هەفتەیە چارەسەر بن یاخود کێشەکان کە بۆ جەنابتم باس کرد لە کاتژمێرێک و پێنجەقەی ڕۆژی با بڵێن 5/6 ڕوویدا ئەو حاڵەتە کە حاڵتێکی زۆر ناخۆشە و ئەرک و ماندووبوونێکی زۆری تا تەواوی ئەم سیستمە ئاسایی ئەەکەیتەوە لە ڕووی ڤۆڵتیەوە لە ڕووی لۆت فلۆوە لە ڕووی مێگاواتەوە و جارێکی تر دابشکردنەوەی بەشە مێگاواتی هەر پارێزگایەک بەڕاستی ئەوە ئەرکوماندووبوونێکی زۆرە لەسەر کارمەندانی کۆنتترۆل لێرەوە دەستخۆشی و سپاسیانەکەم کە بەڕاستی لەو حاڵتانەیە زۆر ماندووە بن و کارمەندانی کۆنتترۆل بە بەردەوامی ڕقی بن و چاودێرن لەسەر بەڕێوەبردننی سیستمەکە و زۆر دڵسۆزانەوە پێشمەنگانە کارەکە ئەم گرفتانەوە کەی چارەکەن یان ئەم گرفتانی کە ئێستا ئەم گرفتەی کە ڕۆی تاوت ئێستا هەموو شتە ئاساییە
بڵێ ئەوە بۆ هۆی کەمبوونەوەی کارەبا لە بەدڵنیاییەوە ناوچەکان یاخود لە چەند ئەگەر لێبی سەرجەم هەرێمی کوردستانی گرتەوە یان تەنها لە چەند ناوچەیە گرفتی بۆ دروستکرد لە تەواوی هەولێر و لە تەواوی سلێمانی و لە بەشێکی دووهەشیش گرتیەوە بڵێ لە سلێمانی و هەولێر و دووە کەرسی پارێزەکە ینی بەشێکی دووهەشیش بڵێ گرتیەوە بەڵام ئێمە توانیمان لە 10 کاتژمێر بۆ 12 کاتژمێرە تەواوی بەرهەمیش ئاساییکەینەوە لە خلالی 4 کاتژمێرە تەواوی ڤۆڵتیە و هەموو ئەو یەکانێک کە ئامادە بوون خسمانەوە گەڕ لە 12 کاتژمێرە تەواوی بەرهەممان گەڕاندەوە. بەڵێ پرسیارێکدا بەس لە بڕی کارەبا دەکات دەڵێ هیوادارم داواکار هەر ماڵێک 12 ئەمپێر کارەبای نیشتیمانی پێ بدرێت بەس لەو پێوەری زیرەکە کرد ینی بڕیارە ینی بەو پێوەرە بڕی پێدانی کارەبەکە دیاری دەکرێت کار هاوڵاتێک لەو بڕە پارێز لەو بڕە کارەبای زیاتر ناتوانێت بەکار بهێنرێت چ میکانیزمێک دیارێکی لەو پێوەرەیە بزەبت نازانم ئەو بەڕێزیانی مەبەستی چییە بەڵام ئەگەر مەبەستیەوە بێ پێوەری زیرەک تهدیدی ئەمپێڕێکەی بۆ ئەوکە نەخێرەوەی بۆ ناکە پێوەری زیرەک تهدیدی کۆمەڵشتەکە یەکەم هەموو ئەو تەلاعوبات و با بڵێن تەجاوزی لەسەر سیستمی کارەبا دەکرێت لە هەر شوێنێکی تۆڕەکەیا بێ پێزاندێ ئەگەر کەسەکە لە ماڵی خۆیەوە بێ هەتاوەکو مەحەویلەکە لە ماوەیەکی دیاریکراوە کە پسوڵی کارەبای بۆیێتەوە و پارەی کارەبا دەفعانەکە کارەباکەی لە ماوەی ئەوەندە ڕۆژە کە تەجاوزێکە لەو کاتێک کە بە پرۆگرامە هەموو کۆمپیوتەرە بە ئۆتۆماتیکی خۆی ئیعازەکە نێرێ کارەبا لەو ماڵەوە بڕێ تا پارەی کارەبادا پرۆژەی زیرەک ئەتوانێت لە کاتی پیکلۆدا تۆ لە مەرکەز سەیتەڕەوە ئیعازێکی هەمووی سۆفتوێرە تەوان پرۆگرامێکی ئیملاقە ئەتوانی تهدیدی هەموو ئەو ماڵانە بکەیت کە تەجاوزیان کردووە کارەبایان لێ نابڕی بەڵام وای لەکەی لەو چەند سەعاتەیە لۆت زۆر بار نەکە بۆی یەکەکان نەکەون بۆی گرفت بۆ سیستمەکە دروست نەبێ ئەمە چی پێڵێن ئەمە پێڵێن لیمیتیشن بۆ دیماند بۆ فترێکی معەن بۆ ئەوەی کە تۆ بە سەلامەتی وەختەکە ببڕی لەو کاتەیە ئەو قەچێکە با مەسەن سەعاتێکە نیو سەعاتە تا تەجاوزی پیگلۆدەکەی بە تایبەتی لە ئێوەران لە ئێمەیە لە هەموو دنیاشەوایە پیگلۆت لە کاتژمێر بۆ بە تەوقیتی ئەسەر لە 5ەوە دەست پێکا بۆ 8 کە هەموو ئینارەی ماڵەکان و شەقامەکان و شوێنە بازرگانیەکان ئەو شوێنانی تا درنگێکی شۆمێنەوە یا لە شەوە کارەکەن هەمووی کارەکە کە ئەمە بارگرانیەک و پستانێکی زۆر خاتە سەر تۆڕەکە لەو کاتەیە پرۆژەی زیرەک لە مەرکەز سەیتەڕەوەی ئازێبا بە کەمکردنەوەی بڕی بەکارهێنانی کارەبا لەوەی کە هەیە شتێکەمتر بۆ ئەوەی کە سیستمەکە بە سەلامەتی بمێنێتەوە بە کوردی پرۆژەی زیرەک ئیشی زۆری پێکرێ و بەرنامەیەکی زۆر سەرکەوتووە گە جێبەجێ کرێ بەڵام دواکەوتنی پرۆژەی پێتانوانی ینی کەم تەرخەمی حکوومەت و وەزارەتی کارەبا بێت بەداخەوە من نازانم جێبەجێ نەکرا بەزەبت نازانم هۆکارەکەی چی بوو لایەن کێ و چۆن بڵێن جێبەجێ نەکرایان ڕاگیرە بەڵام هەر چۆنێ بێ بەڵام وەزارەتی کارەبایەکی پەیوەندیدار بەزەرەری حکوومەت و کەم تەرخەمەتان بەرناکەوێت ڕەنگە وەزارەتی کارەبا لە ئەوەی ئەگەر مەسەن ئەم پرۆژەی ئامادە نەکردایە یا مەسەن کاری لەسەر نەکردایە ڕەنگە بەشێکی ئەوەی بەرکەوتایە بەڵام وەکو جانب بە فەنەکەی من ئاگام دەیەتی کە هەموو شە تەواو بوو بەڵام جانبی مەسەن ئیداری و مالی و ئەوەی کە چ گرفتێکی دڕیدا بەڕاستی ئەوان ئەو تەفاسیلەکەی نازانم چەند پرسیارێکەوە لەسەرەوەی کە کارەبا لە هەندێک شوێن ڤۆڵتێکی زۆر لاوازە ئەم کێشە تەکنیکیت ئێستاش هەیە یان بۆ چارەسەر ناکرێت ئەو سوالێکی فەنی زۆر جوانە ینی بەڕاستی ئەمە معاناتمان هەیە لە مۆزوعی درۆ ڤۆڵتج کە یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە جارێکتر ئیس هەلمێنێتەوە کە کارەبا لە کەپەسیتی خۆی زیاتر بەکاری هێنی خۆ هەر مێگاوات نییە ئەو گرفتانەش بە دروستەکە ئەمە بەردەوام دەبێم گرفتەکە ئەوە ئێمە حەلیەکەینەوە ئەوە بە لە ڕێگەی سیستم ئۆپەرێشنەوە ئێمە زۆر جار مەسەن تەحسینی ڤۆڵتیە بە ڕێگەی کەپەستەرەکان بە سینکڕۆکۆندەسەر لە وێزگی دەربەندیخان کە هەمانە بە زۆر هۆکار ئەتوانین چارەسەری ئەو گرفتانە بکەین بە کوردیەکەی ئەگەری کەسێک کارەبا زۆر بەکاربێنێ کاریگەری لەسەر سیستمەکە نییە بەتەنیا کاریگەری لەسەر دراوسەکەیەتی لەسەر هاونیشتیمانیەکەی خۆیەتی بەڵێ چەند پرسیارێکاتون دەمەوێت لە بەڕێستانی کەم کاکومێت پرسیارێک دەڵێ زۆر ماڵ هەیە مەحەویلی کارەبا لە بەدەم ماڵەکەیە چی بکات بۆ چی دکات بۆ لای بەرنانی ئەمە بۆ بە دیاردە لە مەحەویلی کارەبا دیارە لە بەدەم زۆینی ماڵەکانە هەیە چارەسەرێکی بۆ لابردنی مەحەویلانە لای ئێوە وەزارەتی کارەبا
خۆی من بە شێوە سەلامەتێکی جوابەمەوە نەکوکو مەترسی هەیە کەواتە ینی مۆزای سێفتەکەی جواب بدەمەوە یاوەکو اختصاص بنا بەس بۆ خۆم بە سیفەتەوەی کە 2 ساڵ و نیوێک لە مەجای سێفتی یا سێفتی مەنەجەری بووم لە زمانی UNDP هەر محاویلەیەک ئەگەر محرماتی کارەبا کە پێڵێن سیف کلیرنس واتە ماوەی سەلامەت ئەو ماوەی کە هەیە ئەو دووریە کە لە بینی ماڵەکە و محاویلەکە هەیە ئەگەر ئەوەی بەزاندە بوو بە پێی سەندەراتی عالەمی بەڵێ مافی ئەو هاوڵاتیەیە لە ڕێگەی عریزەی خۆیەوە ئەوە ستاندەراتی خۆی هەیە ئەوە ئەهلی اختصاص هەیە لیجانی تایبەت هەیە سەندەرەکان دەرەکەن سیریەکەن دژنی گەشتی بۆ دەرەکەن ئەشن سیریەکەن فعلا سیرەکە مەسەن متەجاوز ئەکە متەجاوز بوو ئەبێ بیگوازنەوە بۆ شوێنی سەلامەت ئەگەر متەجاوز نەبوو ئەوە شتێکی ئاساییە چونکە محاویلە هەرێکێتە بەرەوی ماڵێکەوە یعنی بۆ معنایی ئەگەر مەسەن بۆ نمونە لە کۆڵانێکا بێ ئەو کۆڵانە هەمووی ماڵە ینی شوێنێک هەر هەیە ئەکێتە نێوان دوو ماڵەوە یا ماڵێکەوە شتێکی ئاساییە بە شەرتێ لە ڕووی سەلامەتیەوە وەکو مۆزوعی ئەوەی کە ئەوە ڤۆڵتەیە و مەترسی بەرزە ژیانی خەڵک هەیە. بەڵێ لەسەر کارەبای بەردەوام چەند پرسیارێک هاتوون پرسیارێک دەڵێ هیچ ماڵە بەرپرسێک هەیە 24 کاتژمێر کارەبای هەبێت کارەبای بەردەوام کە ماوەیەک باز دەکرا کە بەشێکی زۆر لەسەر فیدەری بەردەوام بوو ئێستا وەزارەت ینی هەرێکی دۆزیوەتەوە کە تەوزیع و دابشکردنی کارەباش و کویەک بێت بە پێی زانیاری من لەوەی کە ئێمە لە بەرنامەی کارەبایە کە دانیشتوین لەگەڵ بەڕێزان بەڕێوەبەری کۆنتترۆلەکان و بەڕێزان بەڕێوەبەری گشتی پارێزگاکان و هەموو ئەو بەڕێزانی کە پەیوەنددار بوون بە بەرنامەی کارەباوە لە ساڵی 2009ەوە شتێک نەماوە ناوی کارەبای بەردەوام بێ تەنیا خەسەخانە و پرۆژێ ئاو نەبێ کە ئەوە هیچ مەجالیتیان هەیە نابێت کارەبای لێ بڕێ بەڵام بەداخەوە لە گرفتە گەورەکانە لە شەداون ئەوانش کارەبایان لێ بڕێ بۆیە ئێمە داوا ئەەکەین ئەڵێن با دەست بە کارەباوە بگیرەوە ڕێزە کارەبا بگیرە بۆی کە گرفتی گەورەوە تۆتەڵ شەداون واتە کوژانەی گشتی ڕوونەدا شکوب خەسەخانە و پرۆژەی ئاو ڕائەوەسێ کە دوجار ئاو گرنگترە لە کارەبا. بەڵێ کاگومێت بەشی زۆری پرسیارەکان کاتون ینی زیاتر پرسیارەوەی کەی کێشی کارەبا چارەسەر دەکرێت کە ینی بەوەی بگەینە 24 کاتژمێر کارەبا هەبێت باست کرد بەڕێستانەکە شتێکت ما ببیڵێ ینی ئەستانی خەڵک ماوەیەکی زەمەنی لە بەدەست هابێ باس لە پلانەکەی وەزارەت کرد کە بۆ 2016 بڕی بەرمێنان هێندە زیاد دەکەن کەواتە دەتوانین بڵێن ینی ساڵی 2016 ساڵی چارەسەرکردنی کێشەی کارەبای لە هەرێمی کوردستان ئێمە مەلوکو لە بیدات و ئاماژەم پێدا و ئێستش جارێکی تێگەڵێمەوە وەزارەتی کارەبا مؤسسەیەکی خزمەتگوزار ئیداریەن و فەنیەن و مالیەن وزەی کارەبا دەبا بڕێوە و تەواوی خزمەت گوزارەکانی کارەبا گەێنێتە هاو نیشتیمانیان بەڵام پاراستنی وزەی ئەرکی هەمومانە من ئێستا وەکو شارەزایەک لە وەزارەتی کارەبا لە ماڵەکەی خۆمە من هاوڵاتیم ئەبێ دەست بە کارەباوە بگرم هەموو کەسێک بەرپرسیارەتیەتی کە دەست بە کارەباوە بگرێ بۆ خۆی چونکە مەگە خۆی دەستی پێوە نەگرێت دوایی کە کارەبا بچڕێ ئەویش پشکەکەی بەرەکەوێتەوە کە کارەبای نابێ ئەمە لایەشی لاکی تریشی وەزارەتی کارەبا بەپێ و پلانی کە هەیەی بەڵێ لە ساڵی 2016 ئێمە گەینە ژمارەیەک لە توانای بەرهەم بەڕاستی ژمارەیەکە کە چارەسەری کێشەکە کە سەرەتێکی نیشتیمانی گەورەیە چارەسەری کێشەی کارەبا ئەکاوەکو بەرهەم وە بەردەوام ئێمە لە تەحسینی شەبەکەیە کە شەبەکەی 132 400 من بەداخەوە ئەو سنگڵ لاین دایگرام واتە ئەو مخەتەتی تۆڕی کارەبای هەرێمی کوردستانم ئامادە کرده بوو کە لێرە جەنابتان ڕێی کامێراکە و پیشانی هاونیشتیمانیانی بن کە شەبەکەیەکی ئاڵۆزە کە کارمەندان سەیری ئەدای کارمەندانی چاکسازی بکەن کە شەو ڕۆژان سەریە کارێکن سەیری ئەدا و ماندووبوونی برادرانی ڤۆڵتەی بەرزکەن ئەوانی کە پێڵەن هێڵەکانی سەوسی دوو کە پێشمەرگانە کارەکەن سەیری کارمەندانی کۆنتترۆلی پارێزگاکان و کۆنتترۆلی کارەبای هەرێمکەن کە بەڕاستی ناخەون بە بەردەوام مراقبەی مەنزومەکە ئەکەن کە ئێمە لەگەڵ گرفتەکانیشە بە بەردەوامی بەرەو پێشەوە ڕۆیشتوین کاگومێت کاتمان کەماوە سپاسەکەمە بە کورتی لەسەر نرخی کارەبا ینی بۆ چونێکەیە کە نرخی کارەباش زۆرە لەسەر هاوڵاتیان ئەو بڕی کە بەرهەم دێنێت چەند لەسەر حکوومەت دەکەوێت ینی وەکو نرخ و تێچووی بڕەکە بە کورتی سپاس دەکەم بەشێکی مەوزوعەکە من بەڕاستی نەمیستەمەیان حەزم لێ بوو یانی وەکو سوال جەناب بیکەینە ئەبوو لە بیدایەتەوە ئشارتی پێ بدەم بەڵامەوە مناسەبەکەی کرایە کۆڵێ بەپێی ئەوەی کە خۆم ئەندانی لیژنەی
لە وەزارەتی کارەبا 1 کیلۆوات کاتژمێر بۆ ساڵی 2013 نزیک 300 دیناری عێراقی تێچووە لە کاتێکە 25 سنت بەدام نزیک 600 دینارەکە لە کاتێکە ئێمە بە هاونیشتمانیانی خۆمان ئەیفرۆشین یا با بڵێن یەکەم جار لەو ژمارەوە دەستپێکا کە پێڵم 15 دینار هەتا 450 کیلۆوات ئەوەر لە دوای ئەوەوە ئەبێ بە 20 دینار دوای ئەوە ئەبێ بە 30 دوای ئەوە ئەبێ بە لە کۆتاییەکەی ئەبێ بە 200 لە ئاخر شتا ئەبێ بە زیاتر بە کوردی ئێمە ئەگەر هەمووشی وەرگرینەوە هێشتا ئەمە مەدعومە بۆ هاونیشتمانیانی خۆمان ئەگەر ئێمە کیلۆوات کاتژمێرێکی کارەبا بە هاونیشتمانیان بدەین بە 300 دینارەکەش بڵین بە 200 دینارەکەش هێشتا هەر وەزارەتی کارەبا با بڵێن زەرمەندە پارەکەی خۆی ئەوەی کە خەرجی کردەوەری ناگرێتەوە ئێمە ئەو خەرجی کە باسمان کرد 3 ملیار و ئەوەندە ملیۆن دۆلار ئەگەر پارەی کارەبا کۆکەینەوە ئەو پارەی کە کۆکرێتەوە خۆی نادارە سەڵادێ ئەو پارێکە خەرجمان کردووە کەواتە ئەمە دامی هاونیشتمانیانە بۆ ئاگاداری جەنابیشت دامی هاونیشتمانیانە بە شێوەیەکی سەرەکی چونکم لە وڵاتی ئێمەیە لە 165 بۆ هەفتای وزەی کارەبا هەندێک جار 75ش بۆ هاونیشتمانیانە بۆ دۆمەستیک لۆدە واتە ئەوەی کە هاوڵاتی بەکارێنێ لە کاتێکە ئەمە پێچەوانی ستانداردی جیهانیە لە هەموو وڵاتانی پێشکەوتوو لە 165 وزەی کارەبا بۆ کەرتەکانی پیشەسازی و بازرگانی و کشتتوکاڵی بەکاردێ لە 135ەکەی بۆ دۆمەستیک بەکارێواتە بۆ هاونیشتمانی ئێمە لەگەڵەوەشە کە لە 170 بەکارێ بۆ هاونیشتمانی مەدعومە و بە 15 دینار دەست پێەکە و من تەسەوەرم وایە ئەگەر هاونیشتمانی لەو ڕێنجە دەرنەچێ تەواوی شتەکانی ماڵەوەی ئیش پێ بکات نەچێتە مەوزوعی هیتەر و مەسەلەن سپلیتوانەوە نرخێکی زۆر بەڵێ کاتمان نەما سپاس بۆ بەڕێستان ئومێد ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆنتڕۆلی کارەبای هەرێم پرسیار زۆرمەوە بەڵام دەرفەت نەما سپاس بۆ ئەمەدەبەرێستان بەڕێزان سپاس بۆ ئێوە تا ئێستا بینەرمان بوون کاتی خۆش بۆم لایەک و خاتان لەگەڵ